سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویست لە بەرنمەیەکی دیکەی تەندروستی پێتان شاد دەبمەوە. بەرنامەم جارەمان تایبەتە بە منداڵی تازە لەدایک بوو، چەند پرسێکی گرنگ باسەکەین بە منداڵی تازە لەدایک بوو، هەروەها ئەو منداڵانی کە پێشوەختە پێشکاتی خۆیان لەدایکە بن. ئێستا ئەڕۆینە ناو بەشی نەبەکام یاخود چاودێری وردی منداڵە تازە لەدایک بووەکان بۆ ئەوی لەگەڵ بەڕێز دکتۆر شوان فارس پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان ئەم بابەتانە باس بکەین لەگەڵمان. دووبارە سڵاوتان لەبێت خۆشەویستان. وەک باسم کرد ئەمڕۆ لە بەرنامەی تەندروستی لەگەڵ بەڕێز دکتۆر شوان فارس پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان باسێک لە هەندێک پرس ئەەکەین تایبەت بە منداڵی تازە لەدایک بوو لە چ تەمەنێکەوە چ کاتێکەوە ئەتوانن بژین و نەخۆشیە باوەکانیان چییە، چۆن چاودێریان بکرێت. کاک دکتۆر سڵاوت دەبێت. سڵاو لە ئێوەش بەخێر. سپاس بۆ ئامادەبوونت. با سەرەتا لەوێەوە دەست پێ بکەم، لە چ کاتێک لە چەند هەفتەی پێویستە یعنی کاتی ئاساییە بۆی منداڵ لەدایک بێت؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی مناڵ لە سەروی 37 هەفتەی تەمەنی سکی دایکەکەی بە مناڵێکی کامڵدا پێگەیشتو دامێت، بەڵام بە شێوەیەکی گشتی لە 40 هەفتەی تەمەنیانە لەدایک بن ئەگەر بێت و نزیکە بنەوە لەو 40 هەفتەی تەمەنیان ئەگەر بە کاتی نۆرمەلی خۆیان لەدایک ببن. واتە بە شێوەیەکی ئاساییە بێت 37 هەفتە بەرەو سەرەوە بێت. 37 بۆ 40. بەڵێ ئەگونجێ زۆرمان بیستوە ئەگونجێ مناڵ پێش بکەوێت، بەڵام ئەگونجێ دوا بکەوێت. بەڵێ طبعا مناڵیژەیە گاتە 42 هەفتە وەکاتە ئەوانش پێیان ئەوترێت تاخیر بوونیان پۆستێمیان پۆزدەیتیان پێ ئەوترێت. زۆر باشە کاک دکتۆر. کەواتە ئەگەر لە 37 بۆ 40 هەفتەیی بەبێەوەی هیچ نەخۆشێک یا بارێ ینی حاڵتێکی تایبەتی هەبێ، نەخۆشێکی تایبەتی هەبێ، ئەمانە بە ئاسایی ئەژین و پێویستیان بە چاودێریکی ئەوتۆ نابێت. مناڵێکی کاملن، یعنی ئەتوانی پێیان بڵین مناڵێکی تێرم بە تێمە ئینگلیزیەکەی پێشوەختە نیە لەو کاتە، بەڵام ئەوانیش طبعا بێبەش نابن بە بەحەزە گرفتێک وەکو ئەو مناڵانی کە پێشوەختە لەدایک بن، بەڵام چانسەکەیان کەمترە بە ئەو جۆر. زۆر باشە. ئەو گرفتانە چین کاک دکتۆر کە تووشی هەر منداڵێکی تازە لەدایک بووە بێ، یعنی مەرج نییە پێشوەختە، دواتر بە تایبەت باس پێشوەختە ئەکەین. هەر گرفتێک ئەگونجێ کە تووشی منداڵی نوێ ببێت، نیۆنەیت ببێت. بەڵێ بە شێوەیەکی ئەم کار تووشیان ببێت فەرقی هەیە کە مناڵێک بە شێوەی سروشتی لەدایک بێت وەک لەوەی کە بە مناڵی نەشتەرگەری بێ و سیزەریان بێت. زیاتر کێشەکانیان گرفتی هەناسەدانە بە شێوەیەکی ئەمەکی ئەمەیان بینین و گرفتی سەرمابوونە، چونکە ئەو شوێنانی کە مناڵەکەی تیا لەدایک بهێنێت جار لەوە چێ وەکو پێویست ئەو پلەی گەرمی ژوورەکە ئامادە نەکراوی بۆ حاڵەتانە و کێشانەیانە بێت و بیدایەتەکانیشیان کێشەی شیر خواردنیان ئەبێ بە شێوەیەکی ئام. مناڵەکان هەنێ جار مناڵ ڕشێتەوە، بەڵام ئەمانە کێشەی لاوەکین زۆربەی زۆریان نەخۆشین تا دواتر پزیشک هەڵسەنگاندنی بۆ کات و ئەگەر خوا نەخواستە جۆرە نەخۆشیەک بێت ئەو کاتە دەرەکەوێت. بەڵام شێوەیەکی ئەمانە بۆچی زۆرینیان وەک باستکەڵی کێشی لەوانەیە هەناسەدانیان هەبێت؟ گرفتی ئەم منداڵە چییە کە بەبێ هیچ نەخۆشیێک لەدایکە بێ؟ زیاتر ئەوانن کە بە حاڵەتی نەشتەرگەری لەدایکە بن، مناڵەکە ئامادە نیە بۆ هاتنە دەرەوە. زۆر لە کوردواری خۆمان پێڵین سیەکانی 80 تەڕە وشک نەبووەتەوە، چونکە منداڵێک بە سروشتی لەدایکە بێ پێشوەختە حازرە بێ بۆ لەدایکبوون، ئەو نیشانانەی کەمترە بێت. بەس کە مناڵی نەشتەرگەری بێت زیاتر ئەو نیشانەی پێوە دەرەکەوێت، هەناسەتونیەکی کاتی ئەبێت، هەنێ جار چەند سەعاتێک و جاری واژەیە تا 72 سەعات درێژە ئەکێشێت. ئەمانە پێویستیان بەوە هەیە بەلانی کەمەوە ئەگەر 6 ساعات لەژێر چاودێریە هەڵسەنگاندنیان بۆ بکرێت، ئەگەر استیجابەیان هەبوو خۆیان باش ببوون تەسلیمی خێزانەکانیان نەکرێتەوە، بەڵام ئەگەر هەست بکەین هێشتا حاڵەتەکە پێویستی بەوە زیاتر لەژێر چاودێری پزیشکا بێ، ئێمە خۆمان لە بەشی شوشە چاودێریانەکەین و تا ئەو کاتەی ئینشەڵڵا استیجابەی تەواویانە بێت بۆ حاڵەتەکە. زۆر باشە کاک دکتۆر. ئەی مەسەلەی زەردووی هەرچەندە دوایی بە تایبەت باسێکین، وەک چۆن پرسیارم کرد بۆ زۆرینیان گرفتیان ئاسەدانیانە بێ، بۆچی زۆرینەیان تووشی زەردوویە بن؟ کێشی زەردووی ئەتوانم بڵێم زۆربەی زۆری مناڵی لەدایک بوو تووشی ئەبێت، بەڵام زەردوویەکەش زۆربەی زۆری خۆشبەختانە حاڵەتێکی فسیۆلۆجیە، ینی ئاساییە بە مەرحەلی تایبەتی خۆیان ئەڕوات چەند ڕۆژێک هەفتەیەک بۆ 14 ڕۆژەکەیانێت و دابەزێت و پێویستی بە
خستەخانە و چاودێری چڕ نابێت بەڵام ئەگەر هات و زەردوویەکە لە هەنێ حاڵەتە پێ وترێن نەخۆشیە ئەو زەردوویە بە تایبەتی ئەگەر هات و مناڵەکە لە یەکەم ڕۆژی تەمەنیەوە تووشی زەردووی ببێت نیشانەکانی زەردووی پێوە دیار بێت یان مناڵەکە چەند هۆکارێکی تری هەبێت بۆ نمونە مناڵی پێشوەختە بێت کێشی کەم بێت یان گرفتێکی کێشی هەناسەدانی هەبێت کێشەی دڵی هەبێت گرفتێکی ئیلتیهاباتی هەبێت ئەم مناڵانە هەرچەند ئەگەر زەردوویەکەشیان کەم بێت ئەبێ حسابی بۆ بکرێت کە لەژێر چاودێری پزیشکە چارەسەر بکرێت. زۆر باشە کاکتۆر کەواتەوە گاماژت پێداگەر لە یەکەم ڕۆژی لەدایکبوونیەوە 24 ساعتی یەکەم زەردووی هەبێ بە زۆری گرفتە زۆری ئەوانە جۆری نەخۆشی داهێنرێت فسیۆلۆجی بۆ دانانرێت چونکە بێ عادەتەن فسیۆلۆجیەکان لە دووەم ڕۆژ و سێم ڕۆژی تەمەنەوە وردە دەست پێ دەکات ڕێژەکەی بە ڕێژەیەکی زۆر بە خێرایی بەرز نابێتەوە بەڵام ئەوانی کە نەخۆشیە لە یەکەم ڕۆژەوە یان بە خێرایی بەرزەبێتەوە زەردوویەکەیان هەنێک جار لە چەند ڕۆژی یەکەمی بیدایەتی تەمەنیا ئەگاتە ڕێژەیە کە پێویستی بە بەشی شوشە و چاودێری و ڕووناکی تایبەت دەبێت بۆ دابەزاندی زەردوویەکەی. باشە کاک دکتۆر باسی شوشەت کرد ئەمە ئەو جیازەیە کە بڵێن لە چاودێری وردی منداڵی تازە لەدایک بوو منداڵی تێدامێنێتەوە واتە ئەمە بێتە خانووی سەرەتای ژیانی منداڵەکە. بەڵێ زۆر باشە کاکتۆر ئەمە چۆن بۆچی بەم شێوەیە دروست کراوە کە شوشە بێت و کە داخراو بێت واتە بە کورتی یعنی ئەگەر چۆنەڵی منطقیەکی زانستی وەکو بۆم باس کردی وتم یەکێک لە کێشەکانی مناڵی لەدایک بوو کە بیدایەت لەدایکە بێت کێشەی پلەی گەرمی جسمیانە ئەم ئامێرە تقریبا بەو شێوازە دروست کراوە کە بتوانیت کۆنتترۆلی پلەی گەرمی دەستی مناڵەکە بکەیت بە تایبەتی زیاتر بۆ ئەم مناڵە پێشوەختەکانە ئەم مناڵانی کە پێشوەختە ئەوان گرفتی زیاتری پلەی گەرمی کۆنتترۆلکردنی پلەی گەرمیان هەیە بۆیە لەژێر لەناو خستنەوە ئەم جۆرە ئامێرە کە پێی وترێ حازنە دەبێن خۆمان ئەتوانین کۆنتترۆلی پلەی گەرمی جسمی بکەین ئەمە بێجگەلەوەی کە ڕووکارەکەشی بە شێوەیەکی شوشەیە بۆی بە شێوەیەکی ورد ئەو کارمەند و پزیشکانە چاودێری مناڵەکە بکەن ئێمە لە هەنێ حاڵەتێکتۆر لەوانێ جیاکراوەش بێ بۆ منداڵەکە بەڵێ چەند نهینێکی تریشی هەیە بە تایبەتی بۆ نمونە پاراستنی لە جەوی دەوروبەر کە تووشی ئیلتیهابات و شتی وا ببێت و لە هەمان حاڵەتیشە چەند نهینێکی تری پێوەیە مناڵەکە هەوای ناو حازنەکەی بۆ شێدارەکات کە پێویستی بە شێوەیەکی گشتی هەموو پێداویستیانی کە لە ڕووی زانستیەوە بۆ منداڵی و تەمەنە پێویستە جێبەجێ کراوە ئەمەی سەرەوەش بە دڵنیاوە جیازی مۆنیتەرە بەسرە لە قاچی دەستی مناڵەکە و بۆ زانینی ڕێژەی ئۆکسیجین و لێداین دڵی مناڵەکە زیاتر بەکارێت چەند جیازێکی تریشی پێوە وەکو جیازی دیاریکردنی پلەی گەرمی مناڵەکە ئەوانەشی بۆ دیاریەکرێت لەگەڵ بەستنی جیازی سیپاپ و شت بۆ ناو زۆر باشە کاک دکتۆر وەک باست کرد منداڵێک کە لە کاتی خۆی سەری 37 هەفتە لەدایکە بێ لە 37 هەفتەوە بۆ 40 لەوانەیە کەمتر یاخود تەنها 6 ساعاتێک وەکو چاودێری پێویستی بێت بەپێی بارودۆخ ئێمە زانین لەوانەیە گرفتی هەبێت پێ گرفتی مناڵەکەیە بەڵام منداڵی پێشوەختە لەدایک بوو ئەم گرفتانی کە باسمان کرد هەرێک لەوانەی ئەگەری زیاترە بەڵێ تاکید چ کاتێک منداڵێک پێ ئەوترێ پرێتێرم یا پێشوەختە یا کاتی نەگەشتوەتە کاتی خۆی و لەدایک بوو هەروەکو وتمان سەروی 37 پێ وترێ مناڵی تەواو خوار 37 پێ وترێ مناڵی نەبەکان ینی پێشوەخت تا چەند بەڵام ئەوانیش بە دەرەجە ینی بۆ نمونە هەتا 28 هەفتە ئەو جۆری پریتێرمەکە ئێمە توانین دیاریکەین بۆ نمونە لە خوار 37 بۆ 34 پێ وترێ لیت پریتێرم لە 34 بۆ تقریبا 32 ئەو مۆ دەرێتە لە 32 بۆ 28 تقریبا ئەمە پێیان وترێت تقریبا پریتێرم بەس لە خوار 28 ئەوانەیە تر ئەکستریمەن ینی زۆر پێشوەختن ئەگەری مانەوە و ژیانیان بەڵێ تا چەندە هەتا مناڵەکە زیاتر پێشوەخت بێ بۆ نمونە ئێستا ئەو مناڵانی کە پێش 28 هەفتەی تەمەن لەدایکە بن ئەوانە ئەگەری مانەوە و ژیانیان کەمترە هەتا مناڵەکە زیاتر دەرەجەکانی بڵین ڕۆژ هەفتەکانی زیاتر بێ ئەگەری باشترە کەواتە کاکتۆر منداڵێکی 29 هەفتەیی باشتر ئەمێنێ لە 28 ئەگەری چەند زمانی زیاتر ئەو هینە غەڵەتە کە خەڵک وابزانم لە کوردواری خۆمانە هەیە ئەڵێ مناڵی حەومانگ باشتر لە مناڵی هەژمانگ بەڵێ ئەڵێ منداڵی ئەگەر حەومانگ لەدایک بێ ئەمێنێ بەس هەشتمانگ نامێنێ نەخێر هەتا مناڵەکە چووکتر بێ ینی
کێشەکانی گرفتەکانی زیاترە بێت کەواتە هەتا تا مناڵەکە زیاتر بێ هەفتەی زیاتر بێت شانسی شانسی باشترە چونکە پێگەیشتنی ئەندامەکانی مناڵ بە پێی هەفتەکانی تەمەنی ئەگۆڕێت بە تایبەتی کێشەی هەناسەدان هەتا 34 هەفتە بەرەو سەرەوە بێ باشترە بەڵام 34 هەفتە بەرەو ئەو کێشانەیان زیاترە. زۆر باشە کاک دکتۆر منداڵێک کە سەرەتا لە دایکە بێ باشە ئەهێنرێتە ئێرە شوشە و چاودێری ئەکرێ بەچی ئەژی چی ئەخوات چی پێ ئەدرێ ئەو مناڵانی کە ئەگەر گرفتیان هەبێت یعنی کێشیان هەبێت پێویستی بە داغڵبوون و بەشی شوشە هەبێت بۆ نمونە کێشەیەکی هەناسەدانیان هەبێت لەو کاتانە بە هیچ جۆرێک ناتوانرێت لە ڕێگەی سروشتی بەیان بە شێوەی شیری قوتوو بێت پێیان بدرێت لەو حاڵەتانە پێویست دەکات بە شێوەی مغۆزی گلوکۆز ئینان بۆڵە واسرێت بە پێی کێش و وەزنی مناڵەکە و تەمەنی ساعات و ڕۆژی مناڵەکە ئەوانە ئەگۆڕێت. ئەگەر پێویستی بە ئۆکسیجین بێ ئۆکسیجینی بۆ دابنرێت و بە پێی ڕێژەکەیەتی ڕێژەی هەناسەدانەکەی ڕێژەی تەمەنی مناڵەکە لەو کاتانە بە پێی هەناسەکەی ئەگەر زۆر قورس بێ و زۆر ناڕەحەت بێ لەوەچە پێویستکە بە جیهازی سیپاپیش هەناسەدانی بۆ بکرێت. زۆر باشە کاک دکتۆر بەردەوام بین لە باسەکەمان بەڵام ناوبڕێکی کورد وەرەگرین خۆشەویستان پاش ناوبڕێکی کورد دێنەوە خزمەتتان. بەڵێ خۆشەویستان پاش ناوبڕ بەردەوامی لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆر شوان فارس پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی منداڵان بۆ قسەکردن لەبارەی منداڵە تازە لەدایک بووەکان. ئێستا باز لە کۆمەڵە بابەتەکەین تایبەت بە چاودێریکردنی منداڵی تازە لەدایک بوو لە ماڵەوە واتە ئەگەر منداڵەکە لەدایک بوو پاش ئەوەی لە نەخۆشخانە لەلایەن پزیشکانەوە لە ڕووی زانستیەوە هیچ هۆکارێکی تێدا بەدی نەکرا بۆ زیاترمانەوە بە دڵنیایەوە ڕەوانەی ماڵەوە ئەکرێ لە ماڵەوە چۆن چاودێری بکەین. کاک دکتۆر پاشەوەی مناڵ ئەبرێتەوە ماڵەوە لەوانەیە هەندێک دایک و باوکە بن ئەزممویان نەبێت لەگەڵ چاودێریکردنی ئەم منداڵە یا لەوانەیە ئەزممویان هەبێت ئەزممونێکی هەڵا هات بێت ئەوەی کە زۆر پرسیایی لەبارەوە ئەکری ئایا مەسەلەی خەوتنی مەسەلەی خواردنی مەسەلەی لەوانەیە هەندێک جار ڕەشانەوەی هەبێ منداڵە سکچوونی چەند جار دابنیشی ئاساییە چی پێ بدەم ئەم ڕێنمایانەتان چییە بۆ دایکان و باوکان بەگشتی؟ بەڵێ خۆشبەختانە زۆربەی زۆری مناڵانی کە لەدایکە بن کێشەیەکی وایان نییە زۆربیان دوای پشکنین لەلایەن پزیشک پسپۆڕ دەرێتەوە بە خێزانەکانیەوە. بەڵێ زیاتر ئەو حاڵەتانی کە دایک و باوک پێویستە ئاگایان لە مناڵەکەی بێت حاڵەتی بۆ نمونە شیرپێدانی مناڵەکەیانە لە کاتی شیرپێدانی مناڵە وا باشترە ئەگەر بکرێت بە تایبەتی ئەگەر دایکەکە بتوانێت یەکسەر بە شیردانی سروشتی دەست پێ بکرێت واتە شیری سروشتی دایکەکە. بەڵێ شیری هەنێ جار لەوە ئەو تۆزە گرفتێ بێ بۆ ئەو دایکانی بە تایبەتی کێشەی ئەمەلیات شتیان هەبێت تۆزێ بە ناڕەحەتی ئەو شیرپێدانەی هەبێت مناڵ تا 4 سەعات ئەتوانی ئەگەر هیچ گرفتێکی نەبێت دوای ئەوەی پشکنینی بۆکرا تا 4 ساعتیش ئەگەر شیرێکی وای نەخوات کێشەیەکی وای تەندروستی بۆ دروست نابێت هەتا دایکەکە ئەتوانی وردە شیری خۆی پێبات و ئەتر 2 ساعات 3 ساعات جارێ ئەتوانێت دایک ئەگەر توانی شیری خۆی پێبات بەڵام ئەگەر هاتوو حاڵەتەکە گەشتە ڕێ کە دایکەکە نەتوانێت شیری خۆی یا شیری بۆ دروست نەبوو بێ یان ئەزمونێکی وای نەبێ لەو کاتە ئەتوانین پەنا ببرێتە بەر ئەو شیرانەی کە هەیە شیر. زۆر باشە خەوی مناڵیش یەکێکی ترە لە ئەوانی کە دایک و باوک زیاتر پرسیارەکەن ئەگۆڕێت لە مناڵێک و بۆ مناڵێکی تر بەبێ بە شێوەیەکی عام 16 ساعتێک لە ماوەی 24 ساعتێکە ئەخەویان هەیە مناڵ کاتە منداڵی تازە لەدایک بوو ئاسایی 16 کاتژمێر بخەوێت. بەڵێ و بە نەتیجەت شیردانەکەشیانەوە ئەگەر شیری سروشتی بێت دایکەکە ئەتوانێت بۆ ماوەی 10 دقیقە هەتا 20 دقیقەیەک بە سنگی خۆیەوە بێت دوای ئەوەی هەستەکات کە مناڵەکەی خەوی لەیەکەوێت بێدەنگە بێت ئەو مانای وایە مناڵەکەی تێر بوو وانی حاڵەتی تریش هەیە کە بۆی دایکەکە بزانێت کە مناڵەکەی شیر باشەخوا ئەوەیە کە مناڵەکەی دایبی وشک تەڕ بکات یعنی وەکو پێویست وشک نەبێ دایبیەکانی باشە یان پیساییکردن شتی هەبێ بە پێی پێویست ڕۆژانەی مناڵەکە. زۆر باشە کاکتۆر خۆی بۆ خۆی ئەوە پرسیارێکی دیکەی هاوڵاتیانەکەڵێ شەو ڕۆژێک چەند جار دایبیەکەی پیس بکە ئاساییە ئەگۆڕێت لە منداڵی نوێ تازە لەدایک مناڵی نوێ لە چاو مناڵی گەورەترە زیاتر داهێنیشێت بۆ پیساییکردن. ئێمە دوای دەرکردنیان تسلیمکردنەوەیان بە کەسوکاری مناڵەکە پێیان ئەڵێن لە ماوەی 48 ساعاتە لە ماوەی 2 ڕۆژە تقریبان مناڵ ئەبێ پیسایی بکات
وەلو ئێمە زۆر بێجارەکان لای خۆمان هەتا و حاڵەتە نەبێت تەسلیمی کە سوکارەکەی ناکەینەوە بەڵام پێیان ئەڵێن لە ماوەی 48 ساعتە پیسایی بکات بەڵێ بەنسبەت میزکردنیش لە ماوەی 24 ساعتە بێ میز بکات مناڵ تازە لە دایک بەڵام تر ڕێژەکەی ئەگۆڕێ مناڵ بە تایبەتی ئەگەر شیری دایک بخوا ئەو مناڵانە زیاتر دانیشن وەک لە شیری قوتو یعنی هەرسکردنی شیری دایک ئاسانترە بۆ مناڵ لە کوردەواری خۆمان ناڵێ شیری دایک شۆرترە زوو دانیشێ لەوە چێت تا حەژم و جاریش دانیشێ هەنێ جار دوای شیرەکە زۆربەی جارەکان دانیشێ بەڵام گرفتی نەخۆشی نییە وانێ جاریش لەوە چێ بە دوو ڕۆژ جارێک دانیشێ بەڵام پیساییکردنەکەشی هەر تەبیعی بێت هیچ کێشەیەکی نەبێت ئەوەش هەر سروشتی و هیچ کێشەیەکی نییە زۆر باشە کەواتە بە شێوەیەکی گشتی مەرج نییە زۆر دانیشتن یا ئەگەر زوو منداڵی تازە لە دایک بوو دایبیەکەی پیس بکە کە ئەمە کچون بێ و پێویستی بە چاودێریگەر شیری سروشتی دایکی بێت ینی زۆر چ کاتێک پێویستی بەوە بە پزیشک ببینێتەوە ئەوەستم لە ڕووی ینی دانیشتن و دابی پیسکردنەوە ئێمە عادەتەن کە تەسلیمیانەکەینەوە مناڵەکان وایان پێ ئەوترێ باشتر وایە لە ماوەی 48 ساعت بۆ 72 ساعت سەردانی پزیشکی پسپۆڕی مناڵان کاتەوە بۆ چێکردنەوەی مناڵەکە چونکە هەنێک گرفت هەیە بە تایبەتی لە 24 ساعتی یەکەمە بوونی نییە وەکو زەردووی عادەتەن زۆربەی زۆریان لە دوای دووەم ڕۆژەوە تووژە بن یان کێشەی پیساییکردن و میزکردن ئەوانش ئێمە ئەو ڕێنمایان پێیەنە کە ئەگەر هاتوو گرفتێکی هەبوو زیاتر لە دانیشتنیەکی لە ڕادە بەدەر یان ئاوسان و دەرنەچوونی سکی مناڵەکە یان کەمی میزی مناڵەکە لەو کاتانە پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕی مناڵان بکەن. زۆر باشە کاکسۆر باسی خواردنی منداڵمان کرد بەڵام ئەمەوێ زیاتر باسی بکەین تەنها شیری دایک ئەگەر دایکێک بتوانێت شیری خۆی بدا بە مناڵەکەی کیفایەتە بۆ منداڵە بە دڵنیاییەوە شیری دایک تەنها سەرچاوی شی بۆ مناڵ هیچ گرفتێک بۆ مناڵ دروست ناکات بە تایبەتی ئەگەر کەمیش بێت و تۆزێت تەخیر ببێت پێویستی بە ئەو نابێت پێویستی بە ئەو نابێت هیچ جۆرێک تایبەتی ئەو حاڵەتی یەکەم سێ ڕۆژ بۆ هەفتەی مناڵ کە شیری دایک پێوترێ ژەک ئەو ژەگە زۆر تەندروستە بۆ مناڵی تازە لەدایک بوو کە لە چەند نەخۆشی لە پاشترە ئەو مناڵە ئەپارێزێ ئایا نەخۆشی هەر ڕێڕەوی جیازی هەزمی مناڵەکە بێ یان گرفتەکانی تری مناڵی هەناسەدان بێ بەشەکانی تری دەستی مناڵ بێ بە وەرگرتنی ئەو ژەکە مناڵ زۆر ئەپارێزرێ لە نەخۆشیە گوراوزراوەکان ئیلتیهابات لە چاو شیری دەستکرد و کەواتە کاکتۆر ئەو ژەکە لەبەرەوەیە کە بەشێکی زۆر دژە تەنی تێدا ئەنتیبەدی تێدایە بۆی کە مناڵەکە پارێزێ لە ئیلتیهاباتی مناڵەکانی زۆر باشە کاکسۆر زەردووی باسمان کرد هەرچەندە سەرەتا پێشێکێکمان لەسەر بود بەڵام لەبەرەوە یەکێکە لە باوترین گرفتەکانی منداڵی تازە لەدایک بوو ئەمە زیاتر لە هەڵوێستی لەسەر بکەین کاتێ منداڵەکە بنە ماڵەوە وەک باست کرد هیچ گرفتێکی نییە لە نەخۆشخانە ئەی بنە ماڵەوە دوای یەک دوو ڕۆژ منداڵەکە زەردووی هەستەکەن زەر دەبێت چاوی زەر دەبێت لەم کاتەیە دایک و باوک چی بکەن ڕاستە خۆ بیبەنە نەخۆشخانە پشکنینی بۆ بکەن سەر بەخۆ بیدەنە بەرخۆر چی بکەن لەو حاڵەتە کاتێ دایک و باوک هەستەکەن منداڵەکان زەردووی بەڵێ لەو حاڵەتە باشترە وەکو وتمان دایمەن دکتۆری مناڵانەکە بیبینێتەوە چونکە هەنێ جار حاڵەتەکەی ئەو جۆرە زەردویانەیە کە لە دوای دووەم ڕۆژ و سێم ڕۆژەوە تووشیە بێ مناڵەکە بە پشکنینی دکتۆری مناڵانەکە بۆی دەرەکەوێت ڕێژەکەی چۆنە یان ئەگەر گومانێکی هەبوو لە ڕێژەکەی ئەتوانرێ پشکنینێکی پێشوەختەی ڕێژەی زەردوویەکەی بۆ بکرێت هەنێ جار ئەگەر ڕێژەکەی گەیشت بێتە حاڵەتێک پێویست بە داغڵبوون و بەشی شوشە و ڕووناکی تایبەت بکات دکتۆر ئەو ڕێمایانەیە بە کەسوکاری مناڵەکە و مناڵەکە داغڵەکرێت بەڵام ئەگەر هات و ڕێژەکەی وەکو حاڵەتێک نەبوو پێویستی بە داغڵکردن هەبێت لەو کاتانە ئێمە تەنها پێیان ئەڵێن بەلایەنی کەمەوە هەفتەی یەکەمی تەمەنیان چاودێری ڕێژەی زەردوویەکەی بکرێت بە فەحسکردن ئایا بە ڕۆژانە بێت یان بە چەند ڕۆژە جارێ بێت و چەند هۆکارێکی تر هەیە ئەم وان دکتۆری مناڵانەکە زیاتر احتیمام بە زەردووی مناڵ بە لای خۆمان پێیان ئەوترێ ڕستک فاکتەرەکانن ئەمانە بە تایبەتی ئەو مناڵانن کە گوتمان ئەگەر گومانەکەی نەخۆشی بێ لە یەکەم ڕۆژی تەمەنیەوە بێت بەڵێ و یان مناڵێک بێت کە هەنێ جار نەگونجانی خوێنی دایکەکە بۆ خوێنی مناڵەکە یان ئەگەر بە وراسی خۆیان کێشەی زەردوویان هەبێ مناڵەکانیان لەو حاڵەتانە زیاتر پێویستەکە ئێمە گرنگی بە مناڵەکە بین و لەژێر چاودێری و دابیێڵینەوە زۆر باشە کاک دکتۆر هەندێک کەس سەربەخۆ ڕاستەوخۆ دوایەوەی کە هەستەکە مناڵەکان زەردووی هەیە و هایان بیستووە ئەڵێ تاوشیری دایکی مێرێ ئەمە
هی شیری دایکێتی لەوانەیە حاڵەتێک هەبێ بۆی شیری دایکەوە زەردووی بگرێ بەڵام ئایا ئەمە دروستە ڕاستەخۆ شیری دایکی لێ مەنع بکەی لەبەرەوەی زەردووی توش بووە؟ نەخێر خۆی دوو جۆرە هەنێکیان ئەوەیە کە لە بیدایەتی یەکەمی هەفتەی یەکەمی لەدایکبوونەوە مناڵەکە بۆی ئەوەی زیاتر ئەخەوێت کەمتر شیر ئەخوات جۆرە وشکبوونەوەیەک لە جسمی مناڵەکە ئەبێت ئەمەش واکە ڕێژەی زەردووی مناڵەکە بەرز بێتەوە لەگەڵ جگەریشی خۆی پێ نەگەشتووە بەڵام ئەگەر مناڵەکە شیرخواردنێکی باشی پێ بدرێت و لەو حاڵەتە وشکبوونەوەی نەمێنێ ئەو زەردووی کەمتر دەرەکەوێت بەڵام هیچ گرفتێ بۆ مناڵەکە دروست ناکات. باشە کاک دوکتۆر بەشێکی تر لە هاوڵاتیان دوایەوەی مناڵەکەیان زەردووی هەیە ئەڕۆنە دەرمانخانەکان دەرمانخانە میلیەکان بەتایبەت داوای قەترەی زەردووی شەرابی زەردووی کە من بەڕاستی نازانم چییە چونکە جەنابەت سپۆڕی بوارەکەی ئەزانی کە ینی دەرمانێکمان نییە بۆ کەمکردنەوەی ئەوە بە پێی حاڵەتەکەی و بە پێی هۆکارەکەی ڕێنمای چیە بۆ حاڵەت ڕاستێکی ئەو حاڵەتانەی کە باسە کرد هیچ ئەساسێکی نییە لە قەترەی زەردووی هەیە لە شروعی زەردووی هەیە بەڵام هەنێ جار پەنا ئەبرێتە بەر ئەوەی کە بناڵەکە شەکراوی پێ ئەدرێ یان قەترەی گلوکۆز ئەدرێ ئەمە لە کۆنا بەکار هاتووە بەڵام ئێستا ئەوە هەڵەیە ڕاستەکەی ئەم حاڵەتەوە کە مناڵەکە زیاتر میزکردنی هەبێ وەکو باسم کرد وشک بێتەوە لەو کاتە زەردوویەکی زیاتر ئەبێت و لە هەنێ حاڵەتیشە کە سوکاری مناڵەکە کە بیستویانە یەکی لە چارەسەرەکانی مناڵ بە ڕووناکیە بە ڕووناکیە هەنێ جار خۆیان لە ماڵەوە گڵۆپێک لە نزیکەوە بۆ مناڵەکە دانێن کە ئەویش هیچ ئەساسێکی نییە چونکە ئەو ڕووناکی کە لە نەخۆشخانە هەیە جیازی فۆتۆسێرەپیە ڕووناکیەکی تایبەتە بۆ حاڵەتە لەبەرەوە بەکارهێنانی گڵۆپی ماڵەوە هەر جۆرێک بێت هیچ ئیسفادە بە مناڵەکە ناگەێنێت یان بەکارهێنانی مور و زەنگ ئەم مەجموعشت هەیە مناڵ ئەوانیش هیچ ئەساسێکی علمی نییە ئەتوانم بڵێم زەرەریشی نییە بەڵام هیچ ئەساسێکی علمی نییە لەبەرەوە پشت نەبەسرێ بەوە مناڵەکە پێشوەختە پیشانی دکتۆر بدرێت بۆی فەحسەکەی بۆ بکات. زۆر باشە کاک زۆر بەشێکی دیکەیان بە تیشکی خۆر بە چارەسەرزان یان خەنە بەر تیشکی خۆر ئایا تیشکی خۆر چارەسەرە بۆ کەمکردنەوەی زەردووی بەکار هاتووە تیشتی خۆر بۆ کەمکردنەوەی زەردووی بڵین ئیسیجابەی خۆی هەبووە بەڵام بەڕاستی لە ڕۆژانی وەکو ئێمەیە مناڵی ئێمە کەمتر ئەدرێتە بەرخۆر یان ئەو خۆرە پێویستە نییە ئێستا بەو شێوازە ئەم ئەو هەوایکی ئێستا هەیە مناڵ بەکاربێت بۆ بخرێتە بەر ئەو جۆرە تیشکی خۆرە چکە من زۆربەی زۆری حاڵەتەکان بەجلەوە مناڵەکان ئەخرێتە بە تیشکی خۆر کە سوودی نییە هیچ سوودێکی پێ ناگەێنرێت ئێمە تەنانەت ئەگەر حتا لە ماڵی شۆکە گڵۆ بەکارێنن هەر بەجلەکانەوە گڵۆپەکە بەکارێنن هیچ سوودێکی نییە کە پێویستی بەو حاڵەتە بۆ ئەبێ مناڵەکە تەنها دایبەکانی لە بەرابێ ئەگەر کوڕیش بڵێن چای ببەسرێ ئەگەر لای خۆشمان فۆتۆ و ڕووناکی پزیشکی بۆ بەکاربێنین لەبەرەوە تەسەوڕ ناکەم هیچ ئیسفادێکی لێ هەبێ ئێستا ئەو خۆرەی ئێستا بەکاربێت ئەوە لە جاران لە کۆنا بەکار هاتووە. زۆر باشە کاک زۆر بابەتی ڕشانەوە ژێکێکی دیکەیە لەو بڵێن لەو نیشانە باوانەی کە زۆر کات منداڵی تازە لەدایک بوو هەیەی تا چەندە ئاسایی ڕشانەوە چ کاتێک ئاسایی و چ کاتێک پێویستی بە بینینی پزیشک هەیە؟ بڵێ مناڵ لەدایک بوو هەنێک جار لە دوای لەدایک بوون کە شیری پێ ئەدرێت چەند جارێک ڕشانەوەی هەیە بەڵێ زۆرینیان گازەندەی ئەوەکەن کە شیری پێدەین ئەڕشێتەوە زۆربەی زۆری ڕشانەوەکان هیچ هۆکارێکی نییە و شتێکی سروشتیە هیچ پێویستی بە ترساندن نییە ئەگەر هات و ڕشانەوەکان بە جۆرێک بێت مناڵەکە هەر شیرەکەی خوارد بیخاتە دەرەوە یان ڕەنگی ڕشانەکەی گۆڕابێت یان وا لە مناڵەکە بکات کێشی زیانەکات لە هەمان کاتە کێشەی بۆ پیساییکردن و میزکردنی کەم بێتەوە ئەمانەوە ئەو گومانانە زیاکە کە ئەم مناڵەت جۆرە نەخۆشیێکی هەبێ بوو بێت بە هۆکاری ئەم لەوانەیە پێویستی بە چارەسەر و چاودێری زۆری زۆری حاڵەتەکان مناڵەکە وەکو بیدایەتەکان هەفتەی یەکەم هیچ کێشەیەک نییە بەڵام هەنێک جار مناڵ هەتا گەورەتر ببێ ڕشانەوەیەکیان هەیە کە بەهێز و قۆتەوە نییە بەردەمیانێتە خوار و لە کوردواری خۆمانە هەنێک جارەڵێ ئەی بڕسکێنێ ئەمانە یا وەکو زیاخۆری پێ ئەوتری حاڵەتێکە هیچ کێشەیەکی تەندروستی بۆ مناڵەکە دروست ناکە ئەگەر هاتوو مناڵەکە کێشی زیاب بکات میزکردنی باش بێت پیساییکردنی باش بێت و جۆر شیر خواردنەکەشی باش بێت ئەمانە هیچ گرفتێکیان زۆر باشە بەڕێز دکتۆر شوان پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بێت. خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن خواتان لەگەڵ.